ئەمە کابرایەکە عەبدولناوی خۆی ناوە عەبدولمەلیک. ئەم عەبدولمەلیکە تقریبا 15-20 ساڵە مسلمان بووە، لە قیممەی جەهالەت و سیرکەن ئێستا گوێکانی هەمووی بۆ گوارە دڕێنراوە. ئەوە خاڵکوتانەکەی هەموو لەشی بە خاڵ کوتراوە. سبحان الله، ئەم دینە چەند عەزیمە، ئەم زەلامەی لە کۆ هێناوە بۆ کۆ کردوێتی بەو کەسە کە هەر خوایان یەکە 180 پلە گۆڕی چۆن گۆڕا؟ ئەمە عەزەمەتی ئەم دینەیە. بەڵام ئایا ئێمە وەکو پێویست ئەو ئاینە پیرۆزەمان گەیانوە یان نەمان گەیانوە؟ ئەمە دزێکە ئەچێتە سوپەرمارکێتێ دزی بکە، ئەوە کامێرەی سوپەرمارکێتەکە گرتوێتی. کابرای سوپەرمارکێت سیلاحەیە موسڵمانە، دزەکە ئەسیرەکە ئەوە جەریدە لەسەری نووسیوە، ئەوە مقابلەیەکەن، ئەڵێ ئەوەمان بۆ باسکە، ئەوە کابرای مسلمانە، ئەڵێ دزێکات ویستی دزی بکە، منیش فرسەتم هێنا سیلاحم دەرێنا، کابرام گرت، وتی وەڵڵی لە محتاجی و لە برسا هاتۆم دزیەکە. وتم ئەوە خواردنیش و ئەوەش پارە، وعدەیەی تر دزینەکەی؟ وتی بەڵێ و مسلمانیش بوو. مجرد بۆ مووقیفە. ئەو محەممەد سوهەیلی ناوە، ئەوە دزەکەیەکێت، ئەوە سیلاحەکەی کە لە پێشاینە، پارەم بەرەو پارەم بەرە، وتی دوای من ئەوم ئەسیر کرد کە زانی سیلاحم پێ تەسلیم بوو، کە وتم ناشت دەم بە شوڕتە، لە نەتیجێ ئەو مووقیفەوە مسلمانیش بوو. مجرد مووقیفێکە، کابراەک لە دزی و لە محتاجیەوە هاتۆ دزیەکە، توانی بە مووقیفێکی جوان وای لێ بکا مسلمان بێ. زۆر جار ئاوا مووقیفێکی جوان ئەبێتە مایەی هیدایەتی کەسانێک کە ئەم ئاینە پیرۆزە ئەوەندە گەورەیە، ئەوەندە عەزیمە، بەڵام ئێمە چیمان بۆ کردووە؟ ئەمە مسلمانانی بەریتانیان بەو بەفرە کە دەرەجەی گەرمی چەند پلە لەژێر سفرەوەیە، هاتوون بەفری بەر ماڵەکانە ماڵن، خەڵک هەمووی لەوێ لە ڕاکە پولێ زیاتر پەیاکە، هاتوون بەفری ڕێی ماڵەکانە ماڵن، لەبەر چی؟ لەبەرەوەی ئەو خەڵکە یەنە دەرەوە ئەرێەوە بەلەدێن، ئێوە شارەوانین کێن، وەڵا ئێمە مسلمانین و هەروە هاتوین تەتەوەیی حەزەکەین لەو بەفرە کە بەستوێتی نەکەون و بەر ماڵەکانتان پا بکەینەوە، سیدیەک و کتێبێ شتێکیان هێنێ و دوو قسەی خۆش و ئەبێتە مای هیدایەتی خەڵک. تۆ ئامادەی بێی ئەوە 2-3 هەفتەی تر بەفرە بارێ بچین بەردەمی ماڵان پاکەینەوە، بۆی خەڵک مووقیفێکی جوان لە مسلمان ببین. ئایا ئێمە مقارنەتەن بەمانە مقصر نین بەرامبەر دینی خۆ؟ ئەخۆ لەما کە بەم ڕۆژە بەم سەرمایە هاتوون بەفرە ماڵن، ئاخۆ چەند کەس مسلمان ببێ؟ خۆگر کەسیش مسلمان نەبێ؟ مهمەوەیە ئەم ناوی ئیسلامی یاوە بەگوێیانە کە مسلمانان خزمەتی کۆمەڵگاکەن، ئەوە تا قسەیان لەگەڵاکەن و سیدی و کتێبیانێنێ و ئەیکەن بە سەبەبێک بۆ ئەوەی کە بەڵکو کەسێک ئەم ئاینە پیرۆزە وەرگرێت. خەڵک تینووە